بۆ جاری سێیام قوتابیانی دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی دانیشتووی ئیدارەی گەرمیان خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕای دەگەیەنن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ناڕەزاییەکانیان فراوان دەکەن و دەچنە بەردەم ئەنجومەنی وەزیران. ئەو قوتابیانە لە ماوەی ڕابردوودا چەند جارێک و لە چەند شوێنێک گردبوونەوە و خۆپیشاندانیان ئەنجام داوە و چەندین بەڵێنیان پێدراوە، بەڵام تا ئێستا هیچ کام لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. بۆ ئەم جارە بەرزترین پێگەی ئیداریان لە گەرمیان هەڵبژاردووە کە ئیدارەی گەرمیانە تا لە ڕێگەیەوە داواکاریەکانیان بە حکومەتی هەرێم بگەیەنن. ئێمە وەکو دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی گەرمیان لە ماوەی چەند مانگێک ئەمە دووەمین جارە خۆپیشاندان ناڕەزایەتی دەردەبڕین. لە ئێستا ئەمڕۆ هاتوونەتە بەردەم ئیدارەی گەرمیان بە حکمیەوەی کە ئیدارەی گەرمیان کە بە بەردەوامی کۆنتاکی لە ئاستی سەرەوە هەیە بۆ ئێستا نزیک بووینەوە بە مەبەستی پێکێنانی حکوومەت. ئەوە بینین سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت تەشکیل بووە لە ماوەیەکی کەمیشدا کە وەزیرەکان دائنشێت. بۆی ئەمڕۆ هاتوونەتە بەردەم ئیدارەی گەرمیان ئەمڕۆ یادداشت و داواکاری خۆمانمان پیان داوە. بۆیە داوا لە بەڕێزیانەکەین بە زووترین کات دەنگ و ڕەنگی ئێمە بگەێنێتە ئاستی سەرەوە. چەندین بەڵێنمان پێدراوە لە ڕابردوودا هەر وتویانە با حکوومەت تشکیل بێت و لە حکوومەتی نوێیە ئومێدی تر هەیە ئینشاڵڵا و ئەمە کۆتا خۆپیشاندانە لە گەرمیانە ئەنجامەدرێ و کە هەموو تەواوی کار و چالاکیەکانمان ئەبینەوە بۆ پارێزگای هەولێر. ئێمە وەکو دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی گەرمیان ئەمڕۆ گردبوونەوەیەکمان کرد لە بەردەم ئیدارەی گەرمیانە بە مەبەستی دامەزراندن بە مەبەستی ئەوەی چەند ساڵێکە لە ماڵەوە دانیشین بێ ئیش و کارین لە ماوەی مایەکە ئەمە دووهەم جارە کردبوونەوە ئەەکەین. ئەوانی دوای ئێمەش بێئومێد بوون دەخوێندن کە وایان لێ هاتووە کاڵن ئێمەش خوێندن هیچ چارەسەرێکی نییە بۆ ئەم جیلەی ئێستا. لە خۆپیشاندانەکەدا شاندێک لە قوتابیان سەردانی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانیان کرد و کۆبوونەوەیکیان ئەنجامدا. لای خۆیەوە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بەڵێنی گەیاندنی داواکاریەکانی پێدان بە حکوومەتی هەرێم و وتەبێژی ئیدارەکەش دەڵێت لە ڕابردوودا پشکی تایبەت لە دامەزراندن هەبووە بۆ گەرمیان و ئومێدیان هەیە لە حکوومەتی نوێی هەرێمدا ئەو ئیمتیازاتە بە گەرمیان بدرێتەوە. ئەمڕۆ ژمارەیەک لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی دانەمەزرا و گردبوونەیەکیان لە بەردەم ئیدارەی گەرمیان کرد و لەو گردبوونەوەی یادداشتێکیان ئاراستەی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کرد داوای دامەزراندنیان کرد. لای خۆشیوە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان پاڵپشتی لە داواکەیانی کرد ئەوەش پێڕاگەیاندن کە ئەو داوایکی سەرەتایی و مافێکی سەرەتایە کە تایبەتە بەخۆیان بەڵێنی ئەوەی پێدان لە ئێسادا حکوومەت تشکیل نەبووە کە تشکیل بوو لە دامەزراندنیش پەیوەندی بە سیاسەتی حکوومەتەوە هەیە و هەر لەو داواکارێش یەکێک لە خاڵەکان کە باسییان لێوە کردووە جیاوازی ڕێژەی دامەزراندنی زانستیە بەراورد بە وێژەیەکە لای خۆشەوە ئەو بەڵێنەی پێدان کە دامەزراندن کرایەوە کە ئەم لێرە بۆ وەکو سەرپەرشتیار پاڵپشتیانە بێ. لە ئێستادا ژمارەیەکی زۆر قوتابی لە ئیدارەی گەرمیان خوێندنیان تەواو کردووە و چاوەڕوانی دامەزراندنن تا دوای ساڵانێکی زۆر بەری ڕەنج و ماندووبوونیان بچنەوە. بەهۆی ئەوەشی لە ساڵی 2012ەوە دامەزراندن بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و لەگەڵ هاتنی قەیرانی داراییش لە ساڵی 2014دا دامەزراندن بە تەواوی ڕاگیرە. ساڵ لە دوای ساڵ ڕێژەی دەرچوانی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان ڕوو لە زیادبوون دەکات و ئومێدی دامەزراندنیان ڕوو لە کەم بوون. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.